پشتیوانی لە بانکهێشتی هاوبەشی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان خانەنشینکراوان و معەلیمان بۆ کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە هەفتەی ڕەشەمە. ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان خانەنشینکراوان و معەلیمان لە ڕێگەی بانکهێشتی هاوبەشەوە ڕایانگەیاند کە سبەی یەکشەممە هەفتەی ڕەشەمە کاتژمێر 10:30 بەیانی لە بەرامبەر وەزارەتی کاری ڕەژیم کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی لەژێر ناوی کۆبوونەوەی کرێکاران خانەنشینکراوان و معەلیمان بۆ حەقدەستی شیاو بەڕێوە دەبن. ئەم حرەکەتە ناڕەزایەتیە لە درێژەی چەند کۆبوونەوەی دیکە کە لە ماوەی مانگەکانی ڕابردوودا لە ناڕەزایەتی بە حەقدەستی 6 بەرابەر ژێرهێڵی هەژاری ئەنجام درابوو بەڕێوە دەچێت. بۆ نمونە لە ڕێکەوتی 26 ڕێبەندان 9 ڕێکخراوی سەربەخۆی کرێکاران خانەنشینکراوان و معەلیمان بە دەرکردنی بەیانیەکی هاوبەش لە ئاست دیاریکردنی حەقدەستی ساڵی 1400 کە هەموو ساڵێ بە شێوەی یەکلایەنە بە بەشداری نێونەرانی ڕژیم خاوەنکاران و ڕێکخراوە کرێکاریەکانی سەر بە شۆڕای باڵای کار دیاری دەکرێت هۆشداریاندا بوو. لە بەشێک لەم بەیانیەدا هاتووە ساڵانێکی زۆرە کە نیزامی سەرمایه‌داری و دەوڵەتەکان بە چەوسانەوەی تند و نامرۆڤانە ژیانی کرێکارانیان وێران کردووە. ئێمەیان لە زۆربەی مافە کۆمەڵایەتیەکان بێبەری کردووە. ئێمە لە ئێستادا لە بارودۆخێکی سەخت و تاقەت پڕۆکێندا دەژین. گرانی و تەوەڕۆم بێداد دەکات. قیمەتی خواردەمەنیەکان لە کەمتر لە 1 ساڵدا پتر لە 57% زیادیان کردووە. پتر لە 40% خەڵکی ئێران کە زۆربەیان بنەماڵەی کرێکارین لە ژێر هێڵی هەژاری تۆخدا دەژین. بەدخۆراکی و نەدانی هەزینەی دەرمانی بۆتە هۆی چوونەسەرەوەی نەخۆشی جەستەیی و دەرونی هەژاری و فەلاکەتی زیاتر، پەرەسەندنی گەندەڵی، ئێعتیاد، دزی و لەشفرۆشی، زبڵگەری، منداڵانی کار و خۆکوژی. ئەوەش لە حاڵێکدایە کە دزی و گەندەڵی لەناو بەرپرسان و کاربەدەستانی ڕژیم باوە و ئەوان زۆربەی سەروەتی ئەم کۆمەلگایە بەتاڵان دەبن. لەم بەیانیەدا کرێکاران خوازیاری ئەوەن کە لە بەرچاوگرتنی تەوەڕۆمی بەردەوام لانیکەمی حەقدەستەکان بۆ ساڵی 1400 نابێ کەمتر لە 12,500,000 تمەن بێت تا هەزینەی ژیانێکی مامناوەندی بنەماڵەیەکی شاری پێدابین بکرێت. پێویستە بوترێ پێشتر زۆربەی ڕێکخراوە کرێکاریەکان لە ناوەندە جۆراوجۆرەکانی بەرهەمهێنان پشتیوانیان لەم بەیانیە کردووە. لەم بەیانیەدا هەروەها ئاماژە بە هەڵاواردن بێبەشی و نابەرابەری جنسیەتی ژنان لە ئێران کراوە و خوازیاری حەقدەستی بەرابەر لە قەباڵ کاری بەرابەر بۆ ژنان و پیاوان بوون. بانکهێشتی کۆبوونەوەی سبەینەی یەکشەممە لەلایەن زۆربەی ڕێکخراو و ناوەندە کرێکاریەکانەوە پشتیوانی لێکراوە. لەوانە سەندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەر ڕۆژی چوارشەممە بە دەرکردنی ڕاگەاندراوێک لەم کۆبوونەوەی پشتیوانیان کردو وێڕای پێداگری لەسەر ئەوەی کە سفرەی کرێکاران و خانەنشینکراوان هەموو ساڵێک کۆلەتر دەبێتەوە داوایان لە گشت کرێکاران و هاوکارانیان کرد کە لە ڕێگەی بەشداریکردن لەم کۆبوونەوەیدا لە خواستی دیاریکردنی حەقدەستی شیاو پشتیوانی بکەن. کۆماری ئیسلامی بۆ پشتیوانی لە بەرژەوەندی سەرمایه‌داران و خاوەنکاران بەردەوام هەوڵی داوە تا ئاستی حەقدەستەکان لە خوارتر لە هێڵی هەژاری ڕابگرێت. هەر بۆیە دیاریکردنی حەقدەستەکان هەموو ساڵێ دەبێتە نیگەرانی سەرەکی کرێکاران، معەلیمان، پەرستاران، خانەنشینکراوان و باقی تۆیژە کەم داهاتەکانی کۆمەلگا. ئەمساڵ بە تایبەت بە لەبەرچاوگرتنی نالەبارتربوونی بارودۆخی ئابووری و بێکاری کۆماری ئیسلامی هەژاری و برسێتیەکی لە تاقەت بەدەری بەسەر جەماوەری کرێکار و زەحمەتکێشدا سەپاندووە. هەر بۆیە ئەوان سەرەڕای سەرکوت و زەبروزەنگی ڕژیم و سەرەڕای مەترسی توشبوون بە نەخۆشی کۆڕۆنا بەردەوام مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتیان دژ بە بارودۆخی فەلاکەتباری ژیانی خۆیان درێژە پێداوە. کرێکاران و معەلیمان و خانەنشینکراوان لەم بەیانیەدا ڕێگای ڕزگاری خۆیان لەم بارودۆخە فەلاکەتبارە دووپات کردوێتەوە و ڕایان گەیاندووەکە ئێمە کرێکاران نابێت تەنیا تەماشاچی بین و چاو لەوە بکەین کە چۆن ڕژیم ژیانمان بەفیڕۆ دەبات. ئێمە کرێکاران بۆ گەیشتن بە مافی هەمەلایەنەمان پێویستمان بە ڕێکخراوی سەربەخۆ و سەرتاسەری هەیە. ئێمە پێویستە یەکگرتو و ڕێکخراو وێڕای هەوڵی وشیارانە و بوێرانە و بەردەوام تا گەیشتن بە خواستەکانمان لەوانە بردنەسەرەوەی حەقدەستی گونجاو لەگەڵ هەزینەی ژیانێکی شیاو درێژە بە ناڕەزایەتیەکانمان بدەین. بەڵام لە بارودۆخێکدا کە بانکی مەرکەزی ڕژیم سەبەدی بژێوی بنەماڵەیەکی کرێکاری 10 ملیۆن تمەن ڕاگەیاندووە و کمیتەی حەقدەستی مەجلسی ئیسلامیش
ئەم سەبەدەی 7 میلیۆن تمەن بەراورد کردووە شۆڕای باڵایکاری ڕژیم کە بەرپرسی دیاریکردنی لانی کەمی حەقدەستە چەند بەرابەر ژێرهێڵی هەژاری دیاری دەکات. بۆ نمونە ئەگەر ساڵی ڕابردوو بە بردنەسەرەوەی 26 لە سەدی حەقدەستی ساڵی 98 لانی کەمی حەقدەستی ساڵی 99 بوو بە 1 ملیۆن و 910 هزار تمەن، لانی کەمی حەقدەستی ساڵی 1400 تەنانەت ئەگەر 35 لە سەدیشی بەرنەسەر ئەو کات دەبێتە 2 ملیۆن و 578 هزار تمەن لە مانگدا کە لە چاو 12 ملیۆن و 500 هزار تمەن سەبەدی بژێوی ڕاستەقینە 5 بەرابەر لە ژێر هێڵی هەژاریدا دەبێت. کەوابوو بە لەبەر چاوگرتنی قەیرانی مەزنی ئابووری و ئەو تەوەڕمە هاوسار پساوەی کە بەسەر بازاڕی ئێراندا زاڵا بەداخەوە سفرەی کرێکاران و خانەنشینکراوان بەتاڵتر و بێڕەونەقتر لە جاران دەکات. سەران و کارگێرانی ڕژیمی کۆماری ئیسلامی کە لەگەڵ بردنەسەرەوەی لانی کەمی حەقدەستی گونجاو لەگەڵ سەبەدی بژێوی بنەماڵەیەکی 4 کەسی دژایەتی دەکەن، خۆیان لە ڕێگەی چەوسانەوەی توندی کرێکاران، ڕاندخۆری، قاچاغ، دزی و گەندەڵی و بەتاڵانبردنی سندوقی تەئمینی ئیجتماعی بەشێکی زۆر لە سەروەت و دارایی کۆمەڵگایان ڕەوانەی گیرفانیان کردووە. بێگومان درێژەی مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی ژنان و پیاوانی کرێکار، معلم، خانەنشینکراو، خوێندکار و باقی توێژە ناڕازیەکانی کۆمەلگا دەتوانێت ڕژیمی کۆماری ئیسلامی ناچار بە پاشەکشە بکات. کەوابوو بەشداری و پشتیوانی هەرچی بەرینتری جەماوەری خەڵکی بێبەش و ستەم لێکراو کە قازانج و بەرژەوەندی هاوبەشیان هەیە دەتوانێت سەران و کارگێرانی ڕژیم حاڵی بکات کە ناتوانن بایەخ بەخواست و داواکاری دەیان ملیۆن کەس لە خەڵکی ئێران نەدەن. ئەوان لە ڕێگەی یەکگرتن و هاوپشتی خۆیانەوە دەتوانن مافی خۆیان لەسەر شەقامەکان لە گەروی سەرمایەداران و دەسەڵاتدارانی ڕژیم دەرکێشن و پەیداویستیەکانی ژیانێکی شیاو بۆ خۆیان دابین بکەن. بەرەو بەشداریکردنی بەرین لە کۆبوونەوەی ڕێکخراوە سەر بەخۆ کرێکاریەکان، خانەنشینکراوانی و معلیمان لە ڕۆژی یەکشەممە 17 ڕەشەمە لە بەرامبەر وەزارەتی کاری ڕژیم.